ئاژانسی دەنگوباسی کۆریای باکوور دەڵێ سەرۆکی وڵاتەکە کیم جۆنگ ئۆن بە کۆنگرەی پارتی فەرمانڕەوای وتووە کە وڵاتەکەی چەکی ناوچی بەکار ناهێنێ مەگەر سەروەری کۆریای باکوور بکەوێتە ژێر مەترسیەوە لەلایەن وڵاتێکی خاوەن هێزی ناوچی. بەپێی ئاژانسەکە کیم جۆنگ ئۆن خواستی پەرەپێدانی پەیوەندیەکانیشی هەیە لەگەڵ ئەو وڵاتانی وەک دەڵێ شەڕانگێز بوون بەرامبەر پیۆنگیانگ. هەروەها دەشڵێت دەخوازێ پەرە بە پەیوەندیەکانیشی بدا لەگەڵ کۆریای باشووردا. کۆریای باشوور لە بارێکی بەرزی ئاگاهیدایە بەهۆی ئەو تاقیکردنەوە ناوچانەی بڕیارە کۆریای باکوور لە ئایندەیەکی نزیکدا بیان کات. ماڵپەڕی 38 باکوور کە سەنگی دەخاتە سەر کاروباری کۆریای باکوور دەڵێت وێنە سەتەلایتیەکانی ڕۆژی 5 ئەم مانگە گیراون نیشانی دەدەن لە شوێنی تاقیکردنەوە ناوچەکانی پیۆنگیانگدا جموجۆڵێکی زۆری ئۆتۆمبیلەکان هەن بە تایبەتیش لە نێوەندی سەرکردایەتیدا و زۆر جار ئەو جۆرە جموجۆڵانە نین تەنها لە کاتی ئامادەکردندا نەبێ بۆ تاقیکردنەوەی ناوچی.